بەناوی خوای بەرز و بێهاوتا سەڵاتان لەبێ بینەرە عەزیز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ دێمە دیدارتان بۆ قسەکردن لەسەر چەند سەرنجێک لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان بەڕێز ئارام جەمال بەڕێبەری پەیمانگەی کوردی بە هەڵبژاردن بەخێر بێن بەخێر بێن سەرچاو بەرلۆی بچینە سەرباسی ئەنجامدانی یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی پێم خۆشە و پرسیارە لە بەڕێز کاگەران بکەم ئایا ئەنجامدانی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان هیچ لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ بەڵێ گۆڕێ بەو بۆچوونەی کە قەیرانێکی سیاسی گەورە لە هەرێمی کوردستانە هەیە ماوەیەکی درێژەوە چەقی قەیرانەکان مەسەلەی پرسی سەرۆکایەتیە سەرۆکایەتی هەرێمە بۆیە ئێمە وەکو پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنیش لە ماوەی ڕابردووە پەیپەرمان ئامادە کردووە لەو پەیپەرە یەکێک لە ڕێگە چارەکان ئەوەیە کە بێ هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدرێت بۆ پەرلەمان و هەڵبژاردننیش بۆ سەرۆکایەتی هەرێم بکرێت بەڵام ئەوە بوو نەکرا کە نەکراوە ئێستاکە لەبەرەوەی وادەی خۆیەتی لە 6-11 ئیتر وادەی پەرلەمان تەواو بێەوە تەبعی وادەی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم دەمێکە تەواو بووە لەبەرەوە پێویستە هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بگرێ بۆ ئەوەی کە یەکەم ئەو قەیرانە سیاسی کە هەیەەوە پەیوەندی بە کورسیەکەی سەرۆکی هەرێمەوە هەیە ئەوە یەکلا ببێتەوە بە هەڵبژاردن بەگەڕانەوە بۆ ڕاوەرگرتنی خەڵکو و دەنگدەران لە هەمان کاتیشا بۆ ئەوی نەخشەیەکی سیاسی لە هەرێمی کوردستاندا بێتە پێشەوانێ بە تایبەتی تریش لە دوای ڕێفراندۆم کە ئێمە لەلایەن هەموو دنیاوە سەیرەکرین بۆ ئەوەی لە دوای ڕێفراندۆمەوە ئێمە مەسەجێک بدەین بە وڵاتان بەوەی کە ئەم دەوڵەتەی کە ئەگەر دروست ببێ دەوڵەتێک بێت ڕێز لەواگرێت لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێ بەڵام ئەگەر بێت و هەتا 6-11 ئێمە هەڵبژاردننی سەرۆکی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکەین ئەو مەسەجە لە لای لە دەرەوەی خۆمان تۆخترەکەینەوە بەوەی کە ئێمە ڕێز لە وادەی هەڵبژاردنەکان ناگرین بەمانای لەوەی کە ئێمە ڕێز لە دیموکراسی ناگرین ڕێز لە دەنگی هاوڵاتیان ناگرین ڕێز لەو پرەنسیپە دیموکراسیانە ناگرین کە ئیدعایەکەین بۆیە بە تایبەتی تر لە دوای ڕێفراندۆمەوە ئەو ئەکێتە سەرشانی هەموو لایەنە پەیوەنددارەکان بە هەڵبژاردنەوە کە جەخت بکەنەوانێ لەسەر ئەوەی کە هەڵبژاردن بکرێت. زۆر باشە کاک سۆران کاک جەمال بەبوورە کاک ئارام ئاماژەی بۆدا کە ڕەنگە لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستاندا ئەوەی کە کێشە یاساییە لە کورسی سەرۆکایەتی هەرێمدا لەوانەیە ئەوەش چارەسەر بکرێت هیچ زەمانەتێک هەیە بۆی کە جارێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بۆ پێی کە جەنابەتەن ئەندامی پەرلەمانی کوردستانن هیچ سیناریۆکێ بۆی هەڵبژاردن دوا بخرێت؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە هەڵبژاردن لە وادەی خۆی یەکێکە لە پێوەرە گرنگەکان بۆ ئەوەی کە حکومڕانێتی لە هەرێمی کوردستان و کابینەی حکوومەتداری و کابینەی پەرلەمانی لە وادەی خۆی زیاتر نەمێنێتەوە و هەڵبژاردن لە کاتی خۆیان ماناو مەدلولی گرنگی بۆ ئەم پێوەرانە هەیە کە پێوەری حکومڕانێتیەکی تەندروست و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و پێوەرێکی دیموکراسیش کە بەدیلی هەڵبژاردن لای ئێمە تا ئێستا شتێکی تر نییە چکە نەکردنی هەڵبژاردن ئەنجام نەدانی هەڵبژاردن کارێکی خراپە و واتای هێشتنەوە و بەردەوامی ئەم حکومڕانێتی خراپەیە بەم ستاف و کاستەی کە لێیان ناڕازین بۆیە دەبێ هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێ و ئەوەشی کە کۆمیسیۆن بڕیاری داوەیەکی 11 هەردوو هەڵبژاردنەکە لەو وادەیە دەتوانێت ئەنجامی بدا نابێ پاشگەز بێتەوە لێی و دەبێ هەڵبژاردن لە وادەی خۆیان بکرێ ئەگەر بەهانەیەکی یاسایی نەبێت بۆ دواخستنی نابێ ڕازی بین بە دواخستنی هەڵبژاردن چکە هەڵبژاردن بۆ خۆی کە ئەنجامە درێە تەرکیبەی پێکهاتەی سیاسی بۆ پێگەێنانی حکوومەت و فراکسیۆنەکانی پەرلەمان و هەموو ئەمانە گۆڕانکاری بەسەرادێ کابینەیەکی نوێ لە حکوومەت بە کۆمەڵێک وادە و بەڵێنی نوێەوە دێت بۆیە زۆر گرنگە بەڵام کاک سۆران کۆمیسیۆن ببوورە کۆمیسیۆن دەتوانێت لە ماوەی 35 ڕۆژدا دوو هەڵبژاردن بەیەکەوە بەڕێوەبەرێت کۆمیسیۆنی ئێمە کۆمیسیۆنێکی نوێیە و ئەزمونیان تەنها ئەم ڕیفراندۆمە بووە کە ڕەنگە تێبینی گەورەمان لەسەری هەبێ و ڕەخنەی جدیمان لەسەری هەبێ
بەڵام دوجار ئەوان کاتێک کە بۆ خۆیان بڕیاریان داوە و ڕاشیان گەیاندووە دەتوانن لە 1/11 چکە ئێمە کاتی خۆی جەختمان کردەوە ڕیفراندۆم و هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لە یەک وا دەبێ و هەمووی بێنین بۆ 1/11 بەڵام دیار بووە و ئیرادەیە زاڵ بوو کە لە 25 ڕیفراندۆمی ئەنجامدا و هەڵبژاردنەکانی جیا کردەوە ئەو کاتە دەوترا ئەمە بۆ ئەوەیە کە بکرێ بە دەستکەوت بۆ هەڵبژاردنەکان و یاخود مەبەستیانەکە هەڵبژاردن نەکەن یاخود دوای بخەن بۆیە نایانەوێ ئەم سێ پرۆسەیە بە یەکەوە بێ ئەو کاتە یەک تەکلیفەی کەمتر بوو و جوهدێکی باشتری تیا سەرفەکرا و وەختێکی زیاتر لە بەردەست دەمایەوە بەڵام ئەمە کە نەکرا ئێمە ئەو کاتە بە گومان بووین لەوەی کە نایانەوێ ئەم سێ پرۆسەیە بە یەکەوە بێ گومانەکە ئەوە بوو کە گوایە ڕێکەوتنێکی سیاسی لە پشتی ئەم مەسەلەوە هەیە و وەگەڕخستنەوەی پەرلەمانی چکە پەرلەمان لە ڕاستیا تا ئێستا وەکۆی دەوترێت کارا نەبووتەوە ئەوە کارابوون نییە چکە نەتوانیوێتی بڕیارێ دەرکا و نەتوانیوێتی یاسایە دەرکاوە ناشتوانێت بەم جۆرەی ئێستا ئەگەر بێت و هەندێک گرفتی لە بەردەمایە چارەسەر نەکرێ یاسا دەرناچێ چکە کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم ویلایەتەکەی تەواو بووە ویلایەتە درێژکراوەکەشی ئێمە کاتێک یاسا لە پەرلەمانی کوردستان دەرەکەین دەبێ نێرین بۆ بە ڕێزیان ئەمە چارەسەر نەکرێ یاسا دەرناچێت لە پەرلەمان بۆیە ئەو چەند کۆبوونەوەشی کە کردوێتی نەیتوانیەوە بڕیاریش دەرکا یاساش دەرکا لەبەرەوە دەوترێ ئەم وەگەڕخستنەوەی پەرلەمان لەم دۆخا پێش کۆتایی هاتنی خولەکە بۆ ئەوەیە کە ئەگەر هات و بڕیاریاندا هەڵبژاردن دوا بخەن تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە ئێستا ئێمە بەرەو ئەوە دەچین کە کۆمیسیۆن لە 10 بۆ 13 مانگ ناوی کاندیدی لیستەکان وەرەگرێ و 15 مانگ هەڵمەتی هەڵبژاردن دەست پێیەکە هیچ هێز و لایەنێک تا ئێستا بە فیعلی و بە واقعی ئامادەی ئەوە نین دێنە سەر بابەتە لەداتر ببوورە کاگەرم دێمە لای بەڕێستان بەوردبوونەوە لە هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێمی کوردستان ئەزمونێکی تەواو تەندروست و دیموکراسیمان دەست دەکەوێت لە مەسەلەی هەڵبژاردندا یاخود ئەوەی کە پێی دەوترێت ساختەکاری و کۆمەڵێک پرسیاری گەورە لەسەر پرۆسەیە بەرپرەپشتی هەموو هەڵبژاردنێک دووشتە یەکێک ئەو هەیئەتە ئەو دەستەیە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانەکە کە لە ماوەی ڕابردووە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بوو کەم پێم وایە سەرکەوتوو نەبوو لە جێبەجێگەیاندنی وەرکی کە لە سەرشانی بوو لەگەڵ ئەوەشە تۆماری دەنگدەران کە ئەوە بێتە ژێرخانی هەموو هەڵبژاردنێک کە ئەبێت تۆمارێکی دەنگدەرانی پاکژت هەبێ دوور بێ لە ناوی دووبارە و ناوی مردوو یاخود تازە نەکردنەوەی ئەو ناوە تازانەی کە لە ماوەی ئەو 4 ساڵە تازەیە دێنە ناو تۆماری دەنگدەران و گواستنەوەی ناو ئەموو ئەو شتانە کە پێویستە بکرێ وەکوتم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرکەوتوو نەبوو لەو پرۆسەیە و بە کۆمەڵی خەوشی زۆرەوە ئەو پرۆسانە بەڕێوە برا ئێستاکە کە باز لە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانەکەین ئەبێ باز لە هەیئەتێک لە دەستەیەکی تازە بکەین کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیە کە ئەو کاکسۆرانی ژووتی تاقیکردنەوەیەکی هەیە لە ڕێفراندۆمان کە دیسانەوە منیشتەکردەوە کەمەوە سەرکەوتوو نەبوو بەڵام ئەتوانین نوای ناوی بنێن پەراوەیەک بوو بۆ ئەم هەڵبژاردنانەی کە لە 1/11 بڕیارە بکرێ و پێویستە مادامێکی کە ئەوان بڕیاریان دەرکردووە بەوەی کە ئامادەیان پیشانداوە لە 1/11 هەڵبژاردن بکەن لەبەرەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پێویستە ڕێز لەو بڕیارەی خۆی بگرێ و بتوانێت لە 1/11 هەڵبژاردن بکە بۆیە کە باز لە هەڵبژاردن بکەین بۆ لەمە دووە دەرگیری کۆمیسیۆنەکە بین کەم کۆمیسیۆنە بەڕاستی ئێمە ناڵم بەس ئەزمموی ڕفراندۆممان لێبینیوە کە ئەزمموی ڕفراندۆم خەلەل و خەوش و تەزویراتێکی زۆری تیابوو و بەڕاستی لە چاوەڕوانی ڕێکخراوەکانی کۆمەڵگایان نەبوو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر لەوە زیاتریان لە کۆمیسیۆن چاوەڕانی زیاتریان لێ هەبوو بەڵام ڕەنگە بڵێن ئەمە لەبەرەوەی کە ڕیفراندۆمە و ئەمە مەسەلەیەکی نیشتیمانی ئەو شتانە من پێم وایە مزداقیەتی کۆمیسیۆن ئەو کاتە دەرەکەوت کە ئامادە نەبێت چاوپۆشی بۆ مەسەلە نیشتیمانەکان بکە کە تۆ ئامادە بووی لەژێر هەر ناوێکە خواری و خەوشی قوبول بکەیت کەواتە تۆ کەسێکی پرۆفیشناڵی لەو مەجالەیە و تۆ علامەتی ئیستیفهامە خەیتە سەرخۆ بۆیە تاقیکردنەوەیەکی زۆر گەورە بوو بۆی ئەمان
لە ڕێفراندۆمە نەهێڵن و یاخود کە ئەگەر بوو لە دەرەوەی دەسەڵاتی ئەوانە تەزویراتیش کرا ئەوانە بێ بەدەنگ بێن نەوەکو بێدەنگی لێ بکەن بۆیە لەبەر ڕۆشنایی ئەم پەراوەی ڕێفراندۆمە کۆمیسیۆن ئەتوانم بڵێم ناجح نەبوو سەرکەوتوو نەبوو بەڵام بۆ هەڵبژاردنەکان بەڕاستی ناکرێت هەمان ئەزمون دووبارە بکرێتەوە چونکە هەڵبژاردنەکان بریتە لە ململانی نێوان قوارە سیاسیەکان و قوارە سیاسیەکان ئەوساکە بە قورسایەکی زۆرترەوە ئەسنە وێزەکانی دەنگدان چاودێری ئەکەن و ئێستا خەمی هەموو جا بڵێم زۆربەی قوارە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەیە کە بتوانرێت تۆمارێکی دەنگدەرانی پاکش دروست بکرێت کە بەداخەوە هەتاکو ئێستاکە لە ڕۆژی دروستبوونی کۆمیسیۆنەکۆ ئێمە پێمان وتون کە ئێوە ئیشی سەرەتا و گرنگتان ئەوەیە کە بتوانن تۆمارێکی دەنگدەران پاکش دروست بکەن چونکە ئەو تۆمارێکی زۆر خواروخێچە پڕە لە لوغم بۆیە ئێوە یەکەم ئیشتان بەڕاستی بۆ مزداقێتی خۆتان ئەوەیە کە بتوانن ئەوە بکەن بەڵام هەتاکو ئێستا بەداخەوە ئەوە نەکراوە کە ئەمەش نەکراوە ڕەنگە تەبریریانەوە بێ بڵند کە ئێمە بجان بۆ تەرخانە کردوین هەشتێک بەڵام لە دوجارە وەکو ئەنجام سەیری بکەیت ئەنجامەکە دڵخۆشکەر نییە و ئێمە بە تۆمارێکی پاکژەوە ناچینە ناو هەڵبژاردنەکانە. زۆر باشە کاگارم کاک سۆران بەڕێز کاگاران باسی لەوە کرد کە بڕبڕی پشتی هەر هەڵبژاردنێک بریتە لە تۆماری دەنگدەران ئێوە و پەرلەمانتەرانی دیکەش چەندین جار لە میدیاکانەوە باستانەوە کردووە کە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان پاک نەکراوەتەوە لە ناوی مردووان و لە ناوی دووبارە ئێستا بەپێی هەندێک زانیاری پاساوێک دەهێنرێتەوە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان بە بیانووی خاوێنکردنەوەی تۆماری دەنگدەران ئەگەر بێت و دەسەڵات ئەم کارە بکە ئەمە پاساوە دروستە ڕاستە؟ بەڵێ خۆی ئەو تۆمارەی کە ئێستا لە بەردەست کۆمیسیۆنە و تۆمارەیە کە عێراق لە ساڵی 2007 دروستی کرد و پشتی سەرەکی بە ئامارەکانی فۆرمی خۆراک بەستووە باتە هیچ داتایەکی تر لەبەرەوەی کە سەرژمێری لە عێراق و لە هەرێمی کوردستان نەکراوە بۆیە داتای دروست لەسەر دانیشتوان لەسەر خێزان لەسەر فیئاتەکانی تەمەن لەسەر زۆر بوار لە هەرێمی کوردستان داتای دەقیق نییە ئەوەی کە دەقیق بۆ فۆرمی خۆراک بۆ ئەم فۆرمی خۆراکەش هاوڵاتیەکی سوودانی و سۆماڵی و بەنگلادیشی کە لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆر ماوەتەوە ئەو بەشە خۆراکەی پێدراوە لە ڕێی فۆرمی کۆمپانیاکانی وەکیلەکانی خۆراک بۆی ناوی چۆتە ناو ئەو لیستەوە ینی غەریب نییە لەو لیستی تۆماری دەنگدەرانەی ئێمە فلیپینی تیابێ لەبەرەوەی کە فۆرمی خۆراکیان بۆ کردووە ئەمە زۆر ئەولاتر بۆ کوردانی ڕۆژهەڵاتیان کردووە بۆ باکووریان کردووە بۆ ڕۆژاوایان کردووە بۆ خەڵکی تریان کردووە بۆ ئەوەی کە دوجاریش مەرامێکی تری لە پشت بۆ ئەوژەوە بۆ کە ئەمانە بتوانن دوایی دەنگ بدەن بەشێک لە ئاوارەکانی سووریا بەشی زۆریان ناویان لەو تۆمارانە هەیە و لە سەرەتای دروستکردنی ئەم تۆمارەوە ناوی مردوو دەرنەهێنراوە یعنی حکوومەتی هەرێم بەداخەوە ئیرادەیەکی نەبووە بۆ ئەوی وا بکە ناوی مردوو ئۆتۆماتیکی بسڕێتەوە کاتێک کە ئەمانەی دەمرن لە هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی لایەنی معنیە کە ناوی لەدایک بوو مردوو ساڵانە تۆمار دەکا و ڕۆژانە بە پێی ئەو وەفاتەی بۆیان دەکا ئەمانە بسڕێتەوە کۆمیسیۆنیش ئێمە بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو لەگەڵیان کۆبووینەوە باسییان لەوە کرد کە ئەرکی دروستکردنی تۆمارێکی دەنگدەران خراوەتە سەر کۆمیسیۆن بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکانی وەزارەتی بازرگانی و وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ و تەندروستی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆی کە تۆمارێکی نوێمان هەبێ بەداخەوە پەکخستنی پەرلەمان بوو بە هۆکار بۆی ئێمە نەتوانین چاودێری کۆمیسیۆن وەک پێویست بکەین تاکو کۆمیسیۆن لەو ماوەی کە تەکوینی خۆی کردووە سەرقاڵیش بێ بە دروستکردنی تۆمارێکەوە بەداخەوە ئەمە کە نەکراوە تەنانەت وەزارەتی پێشمەرگە هاوکار نەبووە هەتاکو ئەو درەنگانە بۆی ناوی شەهیدەکان بدا وەزارەتی تەندروستی جاری یەکەم ناوی لیستی مردوانی ساڵەکانی پێداون نردوێتی بۆ کۆمیسیۆنی عێراق نەیزانیوە کۆمیسیۆنی هەرێمە لە ڕۆژەکانی ئەخیرە ناوی
2000 مردوو چوو بۆ کۆمیسیۆنی 2013 تا 2007 بەڵام من پێم وانییە پێڕاگەیشت بن کاتێکیش کە بنکەکانی دەنگدانیان کردەوە بۆی کە تۆمارەکە پاک بکرێتەوە هاوڵاتیان خۆیان ئەرکیانە بچن بڵێن ئەم ناوەی ئێمە مردووە و دەبێ ناوەکەی بسڕێتەوە هاوڵاتیانیش نەچوون ئەمە وای کردو ئەم تۆمارە خراپە بەداخەوە ئیڵم تا ئێستا کاری پێ بکرێ میکانیزم هەیە بۆ ئەوی پاک بکرێتەوە و ئیرادەش بخرێتە گەڕ دەتوانرێ پاک بکرێتەوە سۆران ببوورە هەر لەسەر مەسلەی ڕێژەی ناوی دووبارە یاخود تۆماری دەنگدەران باستەوە دەکرێت کە ڕێژەی هاوڵاتیانی پارێزگای دهۆک بە ئەندازەی پارێزگای سلێمانی هەڵکشاوە یاخود هاوتا بۆتەوە ئەمە بە پێی زانیاری هیچ داتاکە ئەمە بسەلمێنێ ڕاستە بەڵێ تەبان ئەوانە جێی پرسیارن کە ئێمە کاتێک تەماشاکەین ڕێژەی نموو هی دانیشتوان لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی تر جیاوازیەکی زۆری تایە ناکرێت دوهۆک ڕێژەیەکی زۆر زیادی کردبێ سلێمانی ڕێژەیەکی زۆر کەم زیادی کردبێ یان هەولێر یا هەر شوێنێکی تر پێوەرێکی ستاندارد هەیە بەڵام لەم پێوەرە ستانداردانە دەرچووە بۆجێی گومانە کە ئەم زیادکردنی ژمارەی دانیشتوانە کە ڕێژەی زۆری ئەوانە مافی دەنگدانیان هەیە بە چه پێوەرێک زیادی کردووە ئەوەش بەڕاستی جێی گومانە چکە لە ئەم تۆمارەی کە ئێستا لە بەردەستایە ناو هەیە 25 جار تکرار بۆتەوە 25 جار یەک ناو 25 جار هەیە ناوی دەنگدانی تایبەت لە ڕۆژی دەنگدانی گشتیشە جارێکی تر ناوەکە هەیە واتە ئەوەی کە لە ڕۆژە پێش هەڵبژاردنەکان دەنگەدات لە دەنگدانی تایبەت بە تایبەت بواری سەربازی هێزە ئەمنیەکان ناویان لە دەنگدانی گشتی ناسڕنەوە بە بەهانەی ئەوەی گوایە ئەمانە بەشێکیان لەو ڕۆژە لە واجباتان ئەتوانن دەنگ بن مەرجنیە هەمووی بتوانێت دەنگبا بۆیە لە ڕۆژی گشتی دەنگدانی گشتیش با مافەکەی نەفەوتی ئەم جارە کۆمیسیۆن بڕیارێکی وەرگرتووە بۆەوەی کە دەنگدانی گشتی و تایبەت هەمووی لە یەک ڕۆژابێ بۆی یەکێک کە پێشمەرگەیە کە ئاسایشە کە پۆلیسە کە پۆلیسی هاتوچۆیە بەرگری فریاکەوتنە هەرچیە ڕۆژی پێش هەڵبژاردن دەنگ نەدا و بچێ پەنجەی بسڕێتەوە و دوایش بچێ دەنگ بداتەوە لە یەک ڕۆژابێ بۆی کە ئەمانە هەندێک ئیجراعاتن کۆمیسیۆن بەڕاستی ئەرکێتی بەڵام بەم ماوەکەمە من پێم وایە فریای هەموو ئەمانە ناکەون زۆر باشە و ئێستا کە ئێمە قسە دەکەین بە پێی ئەو سیستەمەی کە کۆمیسیۆنی عێراق هەی بووە بۆ هەڵبژاردنەکان دەبوو ئێستا لە ناو هەڵمەتی هەڵبژاردنەکانی خولی چوارەمی پەرلەمان و سەرۆکی هەرێما بین بەڵام ئەمانە هیچی نەکراوە بۆیە من وا هەستەکەم کۆمیسیۆن دەیەوێت لە ئەستۆی خۆی بکاتەوە بڵێ من ئامادەکاریەکانم بەڕێ کردووە ئەوەی کە نایکا ئیرادەیەکی سیاسیە زۆر سپاس کاگەرام بەو پێی کە جەنابتان بەڕێوەری پەیمانگای کوردین بۆ هەڵبژاردن و چاودێری هەڵبژاردنەکان دەکەن ئەوەی کە ئێستا هەیە لەسەر ساحەی سیاسی هیچ گەرموگوڕیەک بە مەسلەی ئامادەکاری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمەوە نابیندێ بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم هەر بەڕاست ئەو شێوازەی کە ئێستا دەبیندرێت ئامادەکاریە بۆ هەڵبژاردن یاخود ئامادەکاری نییە و هەڵبژاردن ناکرێت ئەوەی کە ئێستا دەبیندرێت لە دوی دەیە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی بڕیارێکی دەرکردووە لەو بڕیارەیە وادەکانی هەڵبژاردننی بۆ پەرلەمانی کوردستان دیاری کردووە تەبیعی و بڕیارە یەک فەراغیتیە ئەویژەوەیە کە وادەی بۆ سەرۆکی هەرێم دیاری نەکردووە بەس بۆ پەرلەمانی کوردستان دیاری کردووە لە چواری دەوە ئیجراتەکان دەست پێ ئەکات و بە پێی ئەو بڕیارە لە 15ی دەوە هەتاکو 29ی دە بانگەشەی هەڵبژاردن دیارەکە ئەگەر مەقسەد لە گەرمیگوڕی هەڵبژاردن بخۆی گەرمیگوڕی هەڵبژاردن لە بانگەشەی هەڵبژاردنەوە زیاتر دەرئەکەوێ بەڵام ئەگەر ئێمە فۆکەس بخەینە سەر چالاکیەکانی کۆمیسیۆن هیچ خاوەرەیەکن بڕوا ناوی خۆی تۆمار بکە وەک ئەوەی کە هێشتا گومانە لە ئەنجامدانی ئەمە ڕەنگە بەشێکی بەڵام پێویستە بەڕاستی بە پێی ئەو وادەی کە کۆمیسیۆن دیاری کردووە هەر قوارێک سیاسی کە ئەوێ بەشداری کە لە هەڵبژاردنەکانە بچێت بە پێی ئیجرعاتانە ناوی خۆی تۆمار بکە بەڵێ قوارەکان تۆمار بە بەس ناوی کاندید دوشتەکان ئەبێ ئەو ئیجرعاتانە بکەن
لەبەرەوەی کە کۆمیسیۆن بە بڕیارێک دیاری کردووە مادامێکی دیاری کردووە بۆ ئەوی تۆ بە شێوەیەکی قانونی مامەڵە بکەی لە دوایە بەجێ نەمێنیت پێویستە لەوادی دیاریکراوی خۆیان قوارە سیاسانی کەیانێ بستنە ناو کێبرچی هەڵبژاردنەوە بۆ خولی پێنجەمی پەرلەمان پێویستە بە پێ ئەو خشتەی کە دایناوە کۆمیسیۆن هەنگاوی خۆیان بنێن و بچن تۆماری کاندیدی خۆیان بەپێ ئەوەی کە بەشێک لە قوارە و لێستی دیکەش دێنەوە هەڵبژاردنەکەەوە بۆ چونتان چیە سەبارەت بە ئایندەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە چ ڕوویەکەوە لە ڕووی کێبڕکەی لێوان لایەنەکان لە ڕووی گۆڕانکاری هێز لە ڕووی گۆڕانی پارسەنگی هێز لە نێوان قوارەکانی ئەوانەی کە زۆرترین کورسیان هەیە لەگەڵ ئەوانەی کە ئێستا دێنە ناو پرۆسەکەەوە بەڵێ بۆ خۆی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان توانین بڵێ لە دوای 2009ەوە چێبڕکەیەکی توندی هەڵبژاردننی تێدا هەیە و ئەم چێبڕچێ هەتا ڕادەیەکی زۆریش یعنی ئەنجامی هەبووە و ئەنجامی داوە بە دەستەوانێ و ئێستاکەش هەر لە ناوچەی سلێمانیا چەند قوارەیەکی تر هاتوونەتە ناوانێ کە ئەوانەش دێنە ناو چێبڕچەکەەوە و ڕەنگە ئەگەر ئەوە هەیە هاوپەیمانەتی دروست ببێ ئەنی هەرێمی کوردستان بەرە و جەمسەگیریەک ئەڕوا جۆرێک لە جەمسەگیری دروست بکە بۆ ئەوەی کە بتوانرێ هاوسەنگیەک دروست بکرێت لە نێوان ئەو هێزانەی کە پێشتر کورسی پەرلەمانیان زۆر بووە لەگەڵ هێزەکانی ترە ئەگەر ئەوە نەبێت ئەو ساکە پێم وایە پەرلەمانی کوردستان زۆر دابەشە بێت بۆ فراکسیۆنەکان کە ئەو زۆر دابش بوونە ئەگەر لە ڕوانگەی سیستمی حکومڕانیەوە سەیری بکەی من پێم وایە زۆر دابش بوونە ڕاستە تەنەوعە ڕاستە ڕێگەدانە بەوەی کە قوارەی یەک کورسیش ڕێگە بدرێ بەڵام ئەو هاوپەیمانەتی ئەگەر دروست نەبێ ئایا ئەگەر پێش هەڵبژاردنەکان دروست بێ لە ناو پەرلەمانی کوردستانە دروست ببێ ضرورە بۆ ئەوەی بتوانرێ کە هەندێک بڕیار هەیە هەندێک شت هەیە لە هەرێمی کوردستانە سیستمی حکومڕانەکەەوە ئاخوازێ کە سیستمێکی سەرۆکایەتیە پەرلەمانتیایە بەهێز بێ ئەو دابەشبوونە زۆرەی فراکسیۆنەکان دەرەقەتی ئەو هەجمەیە ئەو هەیمەنەیە ناکات کە ئەو بڕیارانەی دەرئەچن پەرلەمانی کوردستان نەتوانێت ڕێگەیان پێ بگرێت ئەگەر نتوانێت ڕێگان پێ بگرێ ئەو ساکە من پێم وایە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەرەو زیاتر بەرەو تاگڕەوی و بەرەو شتی تر ئەچێ بۆیە کێبڕکەیەکی بەهێزە بێت کێبڕکەیەکی بەهێز دروزە بێت بەڵام لە دواییە ئەنجامەکان ئەوە ئەبێت کە تەنەوعێکی زۆر لە ناو پەرلەمانی کوردستانە دروزە بێت و ئەم تەبعی بەم یاسای هەڵبژاردننی پەرلەمان کە ئێستا هەیە نازانم تەبعی خۆی بێت ساکە کەرکووکی ژاتۆتە سەر مەسالەکە ئایا کەرکووک چی لێکرێت ئەویش پێویستی بەوە هەیە یاساکە هەموار بکرێتەوە یاساکە چۆن هەموارەکرێتەوەنێ وە کاکسۆرانیش باسی کرد سەرۆکی هەرێم مافی ڤیتۆی نییە ینی مافی مەرسومی نییە بۆ هیچ یاسایەک لەبەرەوە کۆمەڵێک کێشەی زۆر هەن کە لە کاتی خۆیان چارەسەر نەکراون و بەم پەلە پڕوسکێش ئەبێت چارەسەری بکەی کە من پێم وایە عقلی مشەڕع ئەگەر ڕاست بێت عقلی مشەڕعی کوردستان یاخود ئەوانەی لە پشتی عقلی مشەڕعی کوردستان و خاوەندا سەڵاتن خۆیان ویستویانە بیخەنە ئەم زاویەوە بۆ خاتریەوەی کە تۆ فریای شتەکان نەکەویت و بە پەلە پڕوسکێ کۆمەڵێک شت هەیە هەروە تێپەڕێنرێت و لە دواییە هەر ئۆباڵێک هەبوو بەڕاستی یای خێتە سەر شانی کۆمیسیۆن ژەڵێ ماوەکەم زۆر کەم بووە و لۆدێکی زۆرم لەسەر بووە و بجەم بۆ تەرخان نەکرا و چیۆمانە بەداخۆ ینی ئێمە بۆ جارێکیش لە هەرێمی کوردستانە نەماندی بە عقلێکی ساردەوە بە کاتێکی زۆر باشەوانێ بچینە ناو پرۆسی هەڵبژاردنەوە بەردەوامی وەکو خوێندکاری تەمەڵ خسومانتە شەوی ئیمتیحانەوانێ لە شەوی ئیمتیحانە یەک دنیا شت کەڵەکە بووە کە تەبعی ئەو ساکە فریان ناکەویت و ترە ساکە لە سایە ڕەنگە پەنجابێنین یاخود ڕەنگە ئیکمانیش بین. زۆر باشە کاک سۆران باس لەوە بکەین کە پێشتر هەرچەندە بە کورتی ئاماژەمان پێدا بەڵام ئەگەر بینە سەر کڕۆکی پرسیارەکە وتمان هەوڵێک هەیە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان و لەو حاڵەتەشدا ئۆتۆماتیکی پەرلەمانی کوردستانیش دەبێ ماوەکەی درێژ بکرێتەوە. پرسیارەکە بە دروستی ئەوەیە لە چه حاڵەتێکدا پەرلەمانی کوردستان بۆی هەیە یاخود دەتوانرێ ماوەکەی درێژ بکرێتەوە؟ بەڵە خۆی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان شتێک نییە کە قانونی بێ یاخود لە هیچ بڕگەیەک و مادەیەکی پەیڕێوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە بوونی هەبێ. ئەمان بەداخەوە دەیڵێم لە قۆناغی شەڕی ناوخۆیە کاتێک کە دەبوو ساڵی 96 ئێمە هەڵبژاردننی خولی دووەم بکەین
هەڵبژاردن نەکرا و گەرمەی شەڕی ناوخۆ بوو. لە ساڵی 96 هەڵبژاردن نەکرا تاکو ساڵی 2005 واتە 9 ساڵ ئەو خولەی پەرلەمان تەمەنی درێژ بۆ و پەرلەمان هەر ڕۆژەی بەدەست لایەک و هێزێکەوە بوو و بڕیار و یاسای سەیر و سەمەرە لەو قۆناغا کە هێزێک زاڵ بۆ بەسەر پەرلەمانە دەرکراوە هەندێک شتێ لەو قۆناغا دەرکراوە ئێستا ئێمە گیرمان خوارد بوو بەدەستیەوە بەنمونە هەڵواسینی وێنەی هەندێک سەرکردە خەڵک بۆ ێزانی ئەمە شتێکی عەفەویە هەڵدەواسرێ بەڵامەوە لە پەرلەمانی کوردستان لەو قۆناغی شەڕی ناوخۆ کە یەک هێز باڵادەست بۆ بەسەر پەرلەمانە کردوێتی بە بڕیاری پەرلەمان بەشێک لە تۆڵەسەندنەوەکانی بەرامبەر بە یەک هەندێک لەو سەرکردانەی لەم دواییە پۆستیان لە حکوومەتی کابینەی هەشتا وەرگرت بڕیاری پەرلەمانیان لەسەر بووە لە قۆناغەکانی شەڕی ناوخۆ چکەوە گوتم پەرلەمان بەدەست هێزێکەوە بووە بەو جۆرە بەکاری هێناوە ئەم ئاسەوارانە هەر لە ناو بڕیارەکانی پەرلەمانە بوونی هەیە و ئەو نەریتەی کە کردویانە بە عورفێکی متتەبع هێناویانە کە ئەڵێن وڵات چۆن خولی یەکی پەرلەمان تەمەنی خۆی تەمدید کرد هەتا هەڵبژاردن کرا لە خولی سێە کاتێک کە ئۆپۆزیسیۆن هەبوو بۆ چەند مانگێکی کەم بۆ 2 مانگ بوو بۆ مودەیەکی مەحدود بوو هەتا ئەو کاتێک کە ئەم خولە هەڵبژاردننی ئایندە دەکات پەرلەمان تەمەنی درێژ کرایە بۆ هەر حاڵەتێکی نائاسایی کە پێویست بکە و کۆبوونەوەشی تیان نەکرا بەدەر لەوە من وای نابینم کە ئەمە هیچ شتێکی یاسایی هەبێ پشتگیری بکە بەڵام خۆمان نەزانین لە هەرێمی کوردستان ئەوەی کە کراوە بە یاسا نەکراوە بەڵکو بە یاساشکێنی کراوە لە دەرەوەی یاسا کراوە گیناخۆ پەکخستنی پەرلەمان چه بەهانەیەکی هەبووە و زۆر کاریتری نایاسایی کە کراوە یاساش پشتیوانی نەبووە و تێشیان پەڕاندووە و بەڕێشیان کردووە و ئەسڵەن هەندێک بەداخەوە لە یاساییەکان هاتوون پینەیان کردووە ڕەنگە پینەی ئەم قۆناغەش ئەگەر هەڵبژاردن بیانەوە دوای بخەن چکە لە ئێستەیە بەهانەی دواخستنی هەڵبژاردنەکان نامادەکاری کۆمیسیۆنە و نەهیچ وەکو کاگارام وتی وەکو تەلەبەی تەمەڵ هەندێشتیان خستۆتە شێوەی ئیمتیحان بە هەدەف ئەمە کراوە خۆ ئەوان دەیانزانی کە 2 ساڵ پەرلەمان پەکەخەن تەمەنەکەی بەرەو کۆتاییە چێ و مانگوشتێکی ماوە بێن پەرلەمان وەگەڕخەنەوە لەبەر خاتری موچەی خەڵکو و قوتی خەڵکو و ژیانی خەڵکو و پرسی یاسایی و ڕیفراندۆم و پرسە چارە نووسازەکان نییە لەبەرەوەی کە ئیشیان پێیەتی بنمونە برادێک دەبن بۆ کۆمیسیۆنی عێراق دەبێت لە پۆستەکەی پێشا ئیستیقالە بکە ئەوسا بڕوە پەرلەمان نەکرێتەوە ئیستیقالە قبول ناکرێ ئەوە یەکێک بۆ لە شتەکان یەکێکی ترەوە بووە کە شەرعیەت بدەن بە ئەنجومەنی باڵای حیزبەکانی ڕیفراندۆم ئەوە بوو لە یەکەم کۆبوونەوە شتێکی وایان کرد و ڕەنگە بیانەوێ پرسی تریش بهێن نێو پەرلەمان ئەم ئەنجومەنە سیاسی کە دروستیان کردووە وەکو بەدیلێک بۆ سەرۆکایەتی هەرێم و بیکەن بە یاسا بۆی ئێمە نەڵێن ئەمە پشتیوانی یاسایی نیە و لە دەرەوەی دامەزراوە شەرعیەکانە و بۆ لاوازکردن و پەخستنی دامەزراوە گرنگەکانی هەرێمی کوردستانە کە هێشتاوان پێویستیان بە پشتیوانیە نەک لاواز بکرێن ئەمانە هەموو لە ڕۆژانی ئایندە دێتە بەردەممان و هەر لایەنە دەبێ هەڵوێستی خۆی هەبێ چونکە هێزێگەیە لە هەڵبژاردن دەترسێ لەبەرەوەی مەوقیفی ئەم چەند ماوەی ڕابردووی بە جۆرێک کە ڕەنگە پێی وابێ نسبەی کورسیەکانی کەمەکە دەنگدەرەکانی لی تووڕن هێزیش هەیە کە حەز بە هەڵبژاردنەکە هێزیش هەیە وەکو مەبدە و قەنەعەت لای وایە کە هەڵبژاردن تۆ هەر دۆخێکت هەبێ ئەبێ بەهانەی دواخستنی نەبێ و لە کاتی خۆی ئەنجام بدرێ وێ تا ئەم ساتە ژێمە ئومێ دەکەین ئەوەی کە کۆمیسیۆن بەڵێنی داوە وەک خۆی بڕوە هەرچەندە بەڕاستی مەسئلەی کاندید بۆ سەرۆکی هەرێم و ڕانەگەیاندنی ئەو ڕێکارانەی پێویستە بۆ مەسەلەی کاندیدی سەرۆکی هەرێم کە لەم ساتەیە تا ئێستاوا دەوترێ هیچ کاندیدێک بەڕسمی وەرنەگیراوە لە کۆمیسیۆن چونکە تعلیماتەکەی کۆمیسیۆن بۆ درێژکردنەوەی وادەکە و بۆ وەرگرتنی کاندید پێچەوانەی یاسای هەڵبژاردن و یاسای سەرۆکایەتی هەرێمە بۆیە ئەمانە هەستەکەم هەمووی بەعەمدەن کراوە ببوورە باسلەوە دەکرێت کە ئەو بەڕێزەی خۆی کاندید کردووە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ناوەکەی نێردراوە بۆ ئەنجومەنی شورا
خۆی ئەنجومەنی شورا تا چەند ڕۆڵی دەبێت لە پەسەندکردنی ناوی کاندیدەکان بۆ پۆستە باڵەکان؟ مەسەلەی ئەنجومەنی شورا بۆ یەکلایکردنەوەی خلافی دوو تەڕەفە لەسەر بڕگەیەکی قانونێک مادەیەکی یاسایە کە یەکلاکەرەوە ئەو بتوانێت بەرچاوڕوونی زیاتر بدا و ڕای خۆی بدا بۆی کە تەڕەفی نیزاعەکە دڵنیا بنەوە لەوەی کامیان یاساین. ئەو وادەیە کە کۆمیسیۆن بە ڕێنمایی دایناوە بۆ کاندیدی سەرۆکی هەرێم پێچەوانەی یاسایە و ڕێنمایی ئەگەر پێچەوانەی یاسا بێ یاساکە کاری پێدەکرێت و ڕێنمایەکە هەڵدەوەشێتەوە. بۆی تەسەورەکرێ و کاندیدی پۆستی سەرۆکی هەرێم قبول نەکرێ و من گومانم هەیە لەمە بۆ وا کراوە لەم پرۆسەیە بۆی کاندید نەبێ و ئەگەر کاندید نەبێ تو ناتوانانی هەڵبژاردنکەی بەبێ کاندیدێکە بچێتە منافەسە بەبێ ڕکابەریژە کاندیدیش هەبێەوە چێتە هەڵبژاردن منافیسی نییە. بەڵام کەس نەبێ هەڵبژاردن بۆ کێ دەکرێ؟ بۆ کاندید دەکرێ یەک و زیاتر هیچ نییە کاندید. بۆی ئەمە ڕەخنەشە لەو حیزبانی کە بەڕاستی کاندیدیان پێشکەش نەکردووە. بەداخەوە دەڵێم بزوتنەوەی گۆڕانیە کاندیدی هەبووە لە ڕۆژی دووەم جاری درێژکراوە کە کۆتایەکەی بووە کاندیدەکەی چووە ڕەنگە ڕەفز بکرێ و کەسی تر کاندیدی پێشکەش نەکردو. ئەمە کارێکی زۆر خراپە و ناشکرێ ئەم هێزانەوە وا بیستبێتیان کە ڕەنگە ئیرادەیەک هەبێ بێوێ هەڵبژاردنەکان نەکا. سەرۆکایەتی هەرێمیش کار بە و ڕایە زەعیفەی ئەنجومەنی شورا بکە کە هیچ پەیوەندی بە درێژکردنەوەی ئەو ویلایەتەی کاک مەسعود و ئەوە نییە ئەڵێ تاکو هەڵبژاردننی ئایندە سەرۆکی هەرێم لە کارەکانی توانێت بەردەوام بێ. ئێگەر هەڵبژاردن نەکرێ ئەمە بەهانەیەکی زەعیفە بۆی بڵێنجا زۆر باش کاکسۆران. بۆی بەڕاستی من پێم وایە نابێت لایەنەکان خەمسارد بن لەسەر ئەمە. بەڵێ دێم لای بەڕێز بەڵێ بورە کاگەرم بێمە لای بەڕێستان هێشتا زەمانەتێک نییە وەکو ئەوەی کە دەبیندرێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا یاخود هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام نەدرێ بەو دۆخی ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە پاکەوتنی دەستگا شەرعیەکان و خراپی باری ئابووری خەڵک و دەرکردنی کۆمەڵێک بڕیار لەلایەن حکوومەتەوە کە لە غیابی پەرلەمانی کوردستانەوە دەرچووە و ئێستاش پەرلەمانی کوردستان ناتوانێت ڕاستی بکاتەوە. شوێنەوەرە خراپەکانی دواکەوتنی هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێم و پەرلەمانی کوردستان چییە بۆ ئایندەی ئێستای هەرێمی کوردستان؟ تەبعی لە هەموو پەرلەماناتی دنیاە شتێک نییە بە مانای درێژکردنەوەی وادەی پەرلەمان. ینی تەصریف ئەعمال نییە بۆ پەرلەمان و مانەمە داهێنانێکی دەوڵەتە دواکەوت و نادیموکراسیانەیە کە خۆیان داهێنانەکەن لەو شتەیە وەکو کاکسۆرانی باسی کرد لە شەڕی ناوخۆیەوە لە 6 تا 2005 و دوای لە 2009 بە هەمان شێوە ینیانەوە بیکەن بە عورفێک بۆ درێژکردنەوەی پەرلەمان. بەڵام ناکرێت چکە دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆ ماوەی 4 ساڵ متمانیان داوە بەو نوێنەرانە لەبەرەوە لە دوای ئەو 4 ساڵەوە متمانەکە کووە ئەو عەقدەی کە هەیەی لە نێوان دەنگدەر و نوێنەرە کووە. بۆیە یعنی ئەمە بەڕاستی کارێکی خراپە و پێویستە بەڕاستی بەری پێبگیرێ و ئەمە هەرچەند هەوڵێکی زۆر هەیە بۆی بێتە عورف بەڵام نهێڵڕێ ببێتە عورف. لانی کەم ئەم لێرەوە دەست پێ بکەین لەم هەڵبژاردنەوە دەست پێ بکەین. کەم هەڵبژاردنە بارگاویە بە کۆمەڵێک کێشە کە هەمومان ئەزانین. بەڵام لە هەمان کاتیشا ئەم هەڵبژاردنە کە بکرێ بۆ سەرۆکی هەرێم و بۆ پەرلەمان چارەسەری کۆمەڵێک کێشەشەکە کە بە ململانەی سیاسی ئەمانە نەتوانرا یەکلا بکرێتەوەنێ. بۆیە ئەم هەڵبژاردنە من پێم وایە لە هەناوی خۆیان کۆمەڵێک گۆڕانکاری باش لەگەڵ خۆیان ئەهێنێ ئەگەر لە کاتی خۆیان بکرێ. ئەگەر لە کاتی خۆشیان نەکرێ بۆچی ناکرێ و ئایا ئەتوانرێت شتێ بکرێ بەقەدەر ئەو دواکەوتنە بێ کە هەیە. یعنی ئەو گۆڕانکاریانەی کە لە نظامی حکم و سیستمی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە پێویستە بکرێ و ململانەیەشی تند و قورسی لە سەرەتا ئەو ڕادەیە کە دەرگای پەرلەمانی لەسەرداخرا. ئایا ئەگەر ئەم ماوەیە هەرچەندێکە درێژ بکرێتەوە لەو ماوەیە ئەتوانرێ و کێشانە چارەسەر بکرێ. ئێگەر و کێشانە چارەسەر نەکرێ و درێژکردنەوەی وادەی پەرلەمان چ معنایەکی هەیە؟ ئایا دەستورێک کە نەمانزانی بەڕاستی ئەو پرۆژەی دەستورە چی لێ هاو
کە هەرچی یاسای بۆ دەرچوو هیچی دوایی وا جێبەجێکرا. ئایا ئەمە توانین لەو ماوەیە ببین بە خاوەنی دەستورێک کە ئەوەی زۆربەی با بڵێن خەڵکی کوردستان ئەیخوازێ بتوانێت لەو دەستورە جێگەی بکرێتوانێ و نظامێکی حکومڕانی لە هەرێمی کوردستانە جێگەی بکرێتوانێت کە بهێنێ ئێمە ئەو ماوەی بۆ درێژ بکەینەوانێ. بۆیە ینی درێژکردنەوەی پەرلەمانی خولی پەرلەمانی کوردستان بەبێ هیچ شتێک و تەنها بۆ ئەوە بێت کە لە ماوەی ڕابردوو ئێمە درێژمان کردۆ کە کارێکی نایاسایی و هەڵەیە دیسانوانێ درێژی بکەینەوە من پێم شتێکی زۆر خراپە. بۆیە هەموو هێزانەی کە لەگەڵ ئەویان ڕێز یاساگرن و نانەوێ یاساشکێنی بکرێت لە هەرێمی کوردستاندا ئەگەر وەک تاک بن وەک گروپ بن وەک هێزی سیاسی بن پێویستە جەخ لەسەرەوە بکەنەوە کە هەڵبژاردن لە وادەی خۆیان بکرێ بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی کە توانرا ڕفراندۆمێک بکرێ بۆ هەموو تەحەدا و بۆ هەموو وەزعەوە کە هەیە و لە کەرکووکیشا بکرێ لەبەرەوەی ئەوەی پێوترێن نخبەی سیاسی دەسەڵاتدار ویستی بیکە کردی ئەگەر لێ بودجەشە بوو و توانرا هەموو ئەو پێداویستانەی کە هەیە بە هەر شێوەیەک بێ هەڵکڕوزێنرێ هەر چۆنە بێ بکرێ. ئایا بۆچی ئێمە ناتوانین بۆ هەڵبژاردن ئەو شتە بکەین؟ لەبەرەوە کەوتوتە سەر ئەوەی کە خواستێک ئەگەر هەبێ بیەوێ هەڵبژاردن دوابخە پێویستە خواستێکی بەهێزی شەبێ جەخ لەسەرەوە کاکابێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت. زۆر باشە. کاک سۆران بێم و لای بەڕێستان ئەگەر ئەم دۆخە بەو شێوەی ئێستا هەیە ئابمێنێتەوە ڕەنگە هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بکەوێتە ناو باری نائاسایی. لەم دۆخەی ئێستادا بارودۆخی هەرێمی کوردستان گونجاوە لەبارە هەڵدەگرێت باری نائاسایی تێدا ڕابگەێنرێت؟ بەڵێ خۆی بیرمان نەچێ ئێمە کە باز لە مەسلەی هەڵبژاردنەکانەکەین لە بەردەممانایە باز لە دۆخێکەکەین کە دۆخێکی زۆر نائاساییە هەرێم پیاە گوزەرەکە بە تایبەت ئەو قەیرانانەی کە بەرۆکی هەرێمی گرتووە و ئەو حکومڕانێتی خراپەی کە بوونی هەیە و پەرلەمانی کە بەو دەردەبرا لەگەڵ هەموو ئەمانەشا دەرەنجامەکانی و ڕیفراندۆمەی کە گویان لە کەس نەگرتووە هەر ئەنجامیاندا ئێمە لە بەردەم تەحەدی گەورانی ئێستا ئاسمانمان لێ قەدەغە کراوە بۆ فڕین و سنوورەکانیش ئاستەنگیان بۆ دروست بووە و دەبینین ئیتفاقێکی سێقۆڵی ئەنقەرە و تاران و بەغدا هەیە بۆ ئیجراعاتی هێواش بەرامبەر بە هەرێمی کوردستان کە ئەگەر ئەو ئیجراعاتانە حەقیقی و فعلی بن هەنگاو بنێن هەرێمی کوردستان تووشی گرفتی گەورە هاکەن. ڕاستی ئەو برادرانەی کە ئەو ڕیفراندۆمە ئەنجامیاندا و گویان لە ڕەخنە و تێبینیەکانی ئێمە لە ناوخۆنە لە دەرەوە نەگرت ئەوان دەبێ بەرپرسیارەتی ئەوە هەڵبگرن کە دوای ئەنجامەکانی ڕیفراندۆم هەرێمی کوردستان ڕوو لە کوێ دەکا چکە دەبوو ئێستا ئامادەکاری بکرێ بۆ مەسەلەی سەربەخۆیی ڕاگەیاندنی سەربەخۆیی لەبەرەوەی خەڵک دەنگی داوە بۆ سەربەخۆیی و ئەوەشی کە دەنگی نەداوە بە پێیوا بۆ سەربەخۆیی نییە بۆیە دەنگی نەداوە گەرنا هەمووان لەگەڵ سەربەخۆیی ئەم هەرێمی کوردستانەدان. ئێمە لەم کاتا قسە لەم پرساکەین کە پرسی هەڵبژاردنەکانە کە خەڵک لە نەتیجەی هەڵبژاردنەکان بێهیوا کراوە کاتێک کە تۆ دی نەتیجەی هەڵبژاردنەکان پەرلەمانە پەکی دەخەی بێ ئیرادەی دەکەی بێڕێزی بەرامبەر دەکەی واتە خەڵک بێهیواکەی لەوەی ئەم هەرێمی کوردستانە بەم پرۆسەیە بگاتە کەنارێکی ئارام بگاتە وڵاتێکی یاساتیایە جێبەجێ بکرێەوە ڕێز لە دامەزراوەی شەرعی بگیرێ خەڵک خۆشگوزەرانی و ژیانێکی خۆشی هەبێ. بۆیە ئامانجیش لەو قۆناغی کە پەرلەمانیان بەم دەردەبرد ئامانجەکەی ئەوەیە کە خەڵک بڵێ هەڵبژاردننی چی جاخۆ دۆخی ئێمە هەر خراپتر بوو دوایەوەی کەم هەموو بەڵێنە بەم خولەی چوار درات بە خەڵک بۆی ئەمانەش گرفتی گەورەن لە بەردەممانە دۆخی هەرێم خۆی بۆ خۆی دۆخێکی نائاسایی ڕانەگەیەنراوە ئەگەر نا سەرۆکایەتی هەرێم ماوەی درێژکراوەکەی 2 ساڵە کۆتایی هاتووە پەرلەمان 2 ساڵ پەک خراوە و بەم دۆخە یەک خراوەتەوە کە ئێستا 30 کورسی تا ئێستا نەگەڕاونەتەوە ناو هۆڵەکانی پەرلەمان هەموو ئەو دەستانەی کە سەر بە پەرلەمانن کاکسۆران ناکەونە بۆ شای یاساییەوە هەمویان کەوتون دەستەی سەر بەخۆی مافەکانی مرۆڤ چاودێری دارایی دەستەی دەستپاکی هەموو ئەمانە کەوتونەتە کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی
ئەم بەشانە بەڵام ئەم دەستانە بەڵام بەهۆی ئەوەی کە پەرلەمان لەو دۆخانە بووە نەتوانراوە کاندیدیان بۆ پێشنیار بکرێ و لە پەرلەمان متمانەی پێ بدرێ. ئەمانە گرفتی گەورن لە بەردەم هەرێمی کوردستانە. ئێستا توانم بڵێم هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم بۆ پەرلەمان و دۆخی ئەنجومەنی دادوەری جەزانین چەند خراپە بەدەست حیزبەوە بە حکوومەتەوە هەمووی تووشی دۆخێکی خراپ بووە، یا ویلایەتەکەی تەواو بووە یا تەواو دەبێ یان ڕۆڵی خۆی و ئەرکی خۆی بەجێ ناهێنێ. بۆی دۆخی هەرێم دۆخێکی زۆر خراپە. کاک سۆران هەڵبژاردن چارەسەری هەموو ئەو دەردانە دەکات. هەڵبژاردن چارەسەری بەشێکی ئەکا کە نەخشەی سیاسی و هاوپەیمانێتیەکان و پێگەنانی کابینەی نوێ و خولی نوێ ئاهێک بداتەوە بە بەری حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە. بەڵام ئێمە ئێستا لە بەردەمە و پرسە گرنگین کە مەسلەی سەربەخۆییە. ئایا و برادرانی کە ئەمەیان کرد تەنازولی لێ دەکەن یا بە فعلی وەکو کەتەلۆنیا وادەیەک دیاریەکەن بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی. خۆی ئەگەر سەربەخۆیش ڕابگەێنین لەمە زیاترمان ڕەنگە زۆر پێ نەکرێت کە ئێستا پێمان کراوە و ڕەنگە لەمە هەڕاشەی قورسترمان لێ نەکرێت کە ئێستا لێمان کراوە و ڕەنگە هیچ کاتەوەندە بێ دۆز نەبووین نەبین و نابین وەک ئێستا هەین. ئەمانە هەموو پێشهاتن لە بەردەم هەرێمی کوردستانە و ڕۆژانی ئایندە ڕەنگە چارە نووسازم بۆی کە ئێمە هەندێک پرز هەیە چی لێ دەکەین و هەندێک دۆخەیە چۆن دەگوزارێ و ئایا فعلەن دۆخی هەرێمی کوردستان بەم هەڕەشانەی چواردەورمان هەروە دەمێنێتەوە یا قورستر دەبێ باری ئاسایی و نائاسایی ڕەنگەوە ئێستا بارێکی نائاسایی ڕانەگەێنراوە. بڵێ کاگەرام دێمە و لای بەڕێستان پێشتر هەرکەم لە کاکسۆران و جەنابیش دامەژەتەن بۆ دەکە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم یەکەم مەزموونی ڕیفراندۆمی تاقی کردەوە لە کاری خۆیدا لەم خولێکی ئێستا هەیە. دەکرێت بە بیانووی ئالۆزی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و دەرەنجامەکانی ڕیفراندۆم هەڵبژاردنەکان دوا بخرێت. یەکشت هەیە پێویستە بیڵێن کۆمیسیۆنی هەرێمی کوردستان زۆربەی حیزبە سەرچیەکانی تایە. یعنی جیاوازەکەی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقا ئەوە بوو لەوەی عێراقا دوو حیزبی سەرەکی تیا بوو کە یەکێتی و پارتیە، بەڵام لەوەی هەرێمی کوردستاندا 5 حیزبی تێدایە و ئەو ئەنجومەنی کۆمیسیارانە هەر 5 حیزبەکە تایە وجودیان هەیە. لەبەرەوە خۆگەر بڕیاریش وەربگیرێ بە تەنها بڕیاری یەکێتی و پارتی نییە، بڕیاری هەموو ئەو حیزبە سیاسیانەیە کە تایەتی. بۆیە بڕیار وەرگرتن لە ناو ئەنجومەنی کۆمیسیارانی هەرێمی کوردستاندا ئاسان نییە بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێ یاخود نەکرێ و ئەگەر شتێکیش کرا کە نایاسایی بوو ئەو ئەندامانەی کە لە ئەنجومەنی کۆمیسیاران و ڕێزی یاسا ئەگرن و ڕێزی دەنگی هاوڵاتیان لایە پێویستە هەڵوێز وەربگرن و قی وەربگرنیانی بەرامبەر بەوە. بۆیە ئەگەر ئەنجومەنی کۆمیسیاران بڕیارێکی وا دەرکا کە هەڵبژاردن نەکرێت کەواتە 5 حیزبی سەرەکی لە هەرێمی کوردستاندا بڕیار دەرەکەن بەوەی کە هەڵبژاردن نەکرێت. ئەگەر نا ئەتوانرێت بە قسە نەکرێ و ئەگەر مەوزوعاتا خراە دەنگانی شەوانێ با دەنگدانەکە ئاشکرا بێ بە خەڵکی کوردستان بیبینێت کە چه هێزێک لەگەڵ ئەوە هەڵبژاردن بکرێت چی هێزێکیش لەگەڵ ئەوە هەڵبژاردن نەکرێت. زۆر جار دەبینین کاگەرام پارتەکانی دەسەڵات ئەوەنەی کە هێز و دەسەڵاتی ئەمەدەسەوە لە هەرێمی کوردستان بۆ خۆت زیینەوە لە هەڵبژاردنێک یاخود دواخستنی هەڵبژاردنێک ئاماژە بۆ دەکەن کە پێویستە ئەو بابەتە کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێت بۆی کە نەچنە بەردەم هەڵبژاردنەوە یاخود نەچنە بەردەم دەقێکی یاساییەوە کە ڕێ لە درێژکردنەوەی ئەو ویلایەتە بگرێت. تا چەند ئەمە پاساو بۆ ئەوەی کە کۆدەنگی نیشتیمانی بکرێتە پاساو بۆ ئەوەی کە ڕێ لە دەقێکی یاسایی بگرێت بۆ ئەوەی ویلایەتێک بنا یاسایی درێژ نەکرێتەوە. ئەگەر مەبەست لە کۆدەنگی نیشتیمانی ئەو کۆدەنگێ لەکوێیە ئەگەر لە حیزبە سیاسیەکان یاسایی نییە ئەمە کە پێوترا ئەنجومەنی ڕێفراندۆم و چیۆمانە یاسایی نییە بەڕاستی. ئەگەر مەبەست لە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان تا ئێستا کۆبوونەوەیەکی نەکردووە هەموو حیزبە سیاسیەکان تایە باشداری بکەن. لەبەرەوە چی تر ماوەتەوانێت کە بتوانێت کۆدەنگی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا نەماوە بەڕاستیەوەی چەکە لە مشکلەکان ینی دۆخەکە گەیشتۆتەوەی بۆ هیچ پرسێت تەنانەت بۆ سەربەخۆیی کەوەی پێوترا سەربەخۆیی و بۆ ڕێفراندۆم کۆدەنگی نیشتیمانی نەبوو ئەگەر لەوە زیاتر نییە ئەگەر هەبێ بۆیە کۆدەنگی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا دروست ناکرێ بۆیە ئەگەر هەڵبژاردن بکرێ ڕەنگە ئافاقێک ئاسۆیەک دروستکە بۆ نەخشەیەکی تازە
تابێ ئەویش بە کۆمەڵێک گرێوگۆڵ و کێشەوە بتوانرێ ئەم کێشە سەرەکی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمە و ئەم کێشەیە بەڕای من لە هەرێمی کوردستانە چارەسەر نەکرێ هەرێمی کوردستان لە خراپەوە چێ بۆ خراپتر و ڕێفراندۆمیش زادەی چارەسەرنەکردنی ئەو کێشەی سەرۆشی هەرێمە بوو کە هەبوو و ئەوە بوو ئێساکە گەیاندینە ئەوەی کە ڕێفراندۆمان پێکرا وەک ڕێفراندۆمیشمان پێکرا مووقفی وڵاتان بەم شێوەیە بێ و هەرێمی کوردستان گەمارۆ دراوە ئەو لە ئاسمانەوە گەمارۆیان داوین ماوەتۆ سەر زەوی و ماوەتۆ سەر کۆمەڵێک شتی تر بۆیە کێشەی جەوهری لە هەرێمی کوردستانە کێشەی سیستمی حکومڕانیە کێشەی سیستمی حکومڕانی هەرێم چارەسەر نەکرێ من پێم وایە کێشەکان قەڵەکە بن و زیاتر و زیاترە بن. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و بەڕێز ئارام جەمال بەڕێبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن کە لە بەرنامەی گفتوگۆ میوانمان بوون. بینەرە عزیز و خۆشەویستەکان بەرنامەی گفتوگۆ بە پایان گەیشت تا دیدار و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین شاد بن.